ئەم کاتتان باش گوێگرانی هێژە من سەلام سعدیم لە ئەڵقەیەکی نوێی پۆدکاستی یادەوەریەکانی دۆزەخ دێمەوە خزمەتیەوەی ئازیز لەگەڵ کاک دەشتی درێژە بە ئەو باسە دەدەین کە لە ئەڵقەی پێشوو کۆتاییمان پێێنا. کاک دەشتی بەخێر بیتەوە. زۆر سوپاسدانەکەم، دەستان خۆش بێت. کاک دەشتی ئەمەوێ جارێکتر لە ژووری عەدامەوە بچینەوە ناو باسەکە. باش. ئەو کە لە سەرانەی کە ئاڵی لە دەرگاکەەوە سەریان ناو بە دەرگاوەوەی بزان ئەمانە کێن تازە هاتون سەر و شکڵیان چۆن بوو؟ ئێستا کە تۆ پرسیارەم لێ یەکەیت باوەڕەکەی موچڕکە بە هەموو جانمایەت. یعنی ئەو کەسانە چێ بوون؟ دەم و چاوەکان نیێنەوە پێش چاوت. بەڵێ بزات ئەو زینزانەی من خۆم بۆ ئەمەی خۆم لەگەڵ ئەو دوو زینزانەی ئەو بەرم زۆر بە وازیحێنەوە بەرچەوە. بیانی ئەگەر ما بێتن لیان ما بێت بیان بینم لەسەر جادایان ناسم، چکە من فترێکی زۆری لەبووم 135 ڕۆژ. 135 ڕۆژانی زیاتر لە 4 مانگ. 135 ڕۆژ هەموو دەقێک چاوەڕێی ئۆکەیت شەر نییە خۆشی ئەدامکەنەوەی کە لە ژوورەکەش دەیبن ئازارەکەی بۆ توێ تۆش شوێ پێشتر ڕۆژێ پێشتر سەعاتێ پێشتر نانێ لەگەڵ خواردووە. 135 ڕۆژ تۆ ئەکات چەند یەکشەمە و چوارشەمەی تایە؟ چەند یەکشەمە و چوارشەمەی تایە؟ چەند کەس براوە لەو زینزانە لەو 135 ڕۆژە لەو قاع هەموو زینزانەکان براوەتە دەرەوە. هیچ یەکشەمە و چوارشەمەیەک هەبوو کە تەنفیز نەبێت؟ مەسەلەن کەس نەبن یەکشەمەیە بەڵام کەس نەبن. یەکێک لە نهایەتی ساڵی 85 دڵمان زۆر خۆش بوو نەبوو. یعنی فتراتی وان نەبوو کە ڕابوەستیان من نەمدی لە جەژنی شاها بوو لە هەموو کاتێکە هەبوو. ئەو شەوەی کە ئێمە دڵمان پێخۆش بوو یەکێ لە چوارشەمەکان تەنفیز نەبوو. دوو ڕۆژ سێ ڕۆژ پێش سەری ساڵیە کرد، یعنی بچینە یەکی 2006. ئەو شەوە شەید بورهانیان هێنا، شەید بورهان و مامۆستا عەبدوڕەحمان ئەوی کەوتم خێزانەکەشی موعەبەت حکومرە. شەید بورهانیان هێنای تر ئێمە ئەمەلمان بچڕا چونکە پێشتر دەنگێکە بوو لە ڕێگەی ئەو محەممان قەرچی کە خواردنەکەی تەوزیع کرد ئەیوت دەنگی عەفو هەیە. ئیتر دڵمان پێخۆش بوو ئێمە. ئەنجا ئێمە ئەو شەوەی کە شەید بورهانیان هێنا شەید بورهان و مامۆستا عەبدوڕەحمان هێنا خەڵکی کەرکوو بوون، ئێمە ئەمەلمان بچڕی چونکە ڕۆژێ پێش ئەوە چوارشەمە بوو تەنفیز نەبووتمان بەخوا بە ئەفواتەکەوەیە. دوای ئەو لە لای ئێمە چی هاتوو چۆی دەرەوە کرد؟ بەس محەممان قەرچێکە بوو. ئەخباری بۆ هێنان هیچ ئەسڵ بڵێ لە دەرەوە وایە والله هەری ئەڵڵا کەریم ئەڵڵا کەریم ئەخباری بۆ نەهێنین. مەسەن کە خەڵکی تازە هاو زنجیرەکەی سەعاتەکەی ئەوە ژوورەکان هەموو شتێکی تیا بوو، زۆر شتی تیا بوو. من کوڕێک لە زینزانەکەی من دوو کورت هاتە زینزانەکەی منەوە، دوای من دوو کورت هاتە زینزانەکە. خەڵکی سلێمانی بوون؟ یەکێکیان خەڵکی سلێمانی بوو، بەڵێ ناوی هین بوو بە ڕەحمە بێ محەممەد طەیب سەدیق. ئەو قوڕ بەسەرە چۆن ئەزانم خوا بە حەقا ئەو کوڕە فترێکی زۆر لەگەڵ نامایە و لەو زینزانەیە سیاسەتی نەکردبوو. قوڕ بەسەرە هەر معلوماتی هینیشی نەبوو، کەسێکی دەرەکی بوو، دەرەوەی شار بوو، ماڵیان لە بەکرەجۆ بوو. عینی شەید هەژار هیچ ئیحتیماماتێکی سیاسی نەبوو. نەخێر یعنی من خەفەتی ئەوم ئەخوارد، زۆرم خەفەت ئەخوارد. جا تۆ قسەیەکە کرد لە بیدایەتی ترەوە ئاخر مەرحەلەیە ئەبێ سڕیاتەکە بڵێ بە قورئان هیچ نەبوو لە سەراسوی قومری، ئەیژان لە سەراسوی قومری ئەدام کرد. بە فترێکی بینی شەید هەژار کە ئەدام کرا هەژار عەلی سەعید فترێ هەژمانیشان بین بۆ کە ئەم محەممەد طەیب سەدیقە قوڕ بەسەرە گیرە ئەویشان لەسەر هەمان قەزێ. بەڵێ بە هەژمان بەڵام هیچ نەبوو ئەو کوڕان. ئەمە کوڕێکی کان هێنا زینزانەکە ئێمە مناڵکارێ بوو پارتی بوو، ئەویش مناڵی سیاسەت نەبوو. تو کەڵی مناڵکار خۆت تەمەنت چەند بوو؟ من خۆم 21 ساڵ بوو عمرم کە ئەوەی کە تۆ باسەکەی مناڵکاری عین لە تۆ مناڵتر بوو. بە خوار حەڤهەژدا وەرەژدا بوو ئەگەر ببێ مووی نەرم بوو، مووی سمێڵی نەرم بوو. کەس هەبوو خوار هەژدە بێ و لەوێ بێ؟ نه من نەمدی، خوار هەژدە منەدی. ئەو کوڕان هێنا ناوی کامیل بوو، کامیل یا کامیل حسێن یا کامیل حەسەن بوو. لە چوارتاوە هاتبوو بە پاسەڕیمەکان بۆ سلێمانی، چوو بوو بۆ لای کە سوکاری سەر لە پێشمەرگە بە نازانم بەس لەوێ تباسیە کرد بۆمان لە پاسەڕیمەکە لە سەیتەرەکە گیرێ ڕوومانەیەکی پێ بوو، هێنیان بە ڕوومانەکە و ئەدامیشیان کرد. من لە زینزانەکەی منابوو، من لەوێ بووم کە هێنیان لە هێژ بووم کە بردیان ڕوومانی بۆ پێ بوو. چوو بوو بە لای پێشمەرگە
ترکە هاتبووە پێناوی بیتەقێنێت وانەی خەیاڵی خۆی بیبا لە کەرکوو بیتەقێنێ من ئەوەنگە مناڵ بوو ئەوەنگە مناڵ بوو لە خۆم مناڵتر بوو باوەڕەکەی نییە حەزم نەکرد کە بڵێم ئەو ڕۆمانەیە بۆچی بۆ لە شۆ بیتەقێن ینی باوەڕ ناکەم ئیمکانێتی تەقانیشی هەبوو ئەنجا بینەوە ناو ژووری ئەدام چیەکەی تیا بوو کە کوردی و خەڵکی سلێمانی بێ باسی ئەو کوڕەت کرد ئەو کوڕی عەریفکەریم عەریفکەریم وابزانم شەوکەتی عەریفکەریم بەڵێ عەریفکەریم خۆشی لە شەڕی ناوخۆ وابزانم بڵێ وابزانم لە هین جەنازەکەی عوسمانی خالە منەوەرا بوو خۆپشاندانێک خۆپشاندانەکە لەگەڵ لەو حەدەسەی خوا ئافریکا کە عوسمانەوەی لێ هات پارتی بوون ینی شەوکەت پارتی بوو شەوکەت پارتی بوو بەس گرتنەکەی عیلاقەی بەسەر پارتیەوە نەبوو شەوکەت قسەیەکی قوربەسەرای مەساوی بەسەرا بوو شەوکەت پێش ئەوەی بگیرێت بە 2 ساڵ ئامرێکی ئەبێ لە نازانم لە چنێک بێت لە جنوبی عێراق بێت لە خۆی ئەسکەرە بێت لەوێت لە عسکەری بەڵێیتت تەسریح بێ نازانم فیرارە بێتەوە نازانم بینی خۆش بێت لەگەڵ زابتەکە ئیجازە و هەدیە و مەدی بۆ بەرەو شەوکەتی جوازانم واز ئیبار و ئاسنگەر بوو بە شەوکەڵ دەڵێ ئێ بە شەوکەت دەڵێ ئەڵێ وەرە ئەڵێ ئەمێ بڕۆم بۆ دەرەوەی وڵات ئێژەڵێ بەسەر سەر ئەڵێ لەوەرە سلێمانی و توانم دەرچۆنە من وەرە دەر دەکەم بەسەر چاو تەبەن شەوکەت پیاوەتی خۆی و نەجابەتی خۆی بەرامبەر و کابرایان نوان ئەمە قسەی دەمی شەید شەوکەت خۆیەتی ئەڵێ بەسەر چاویە بۆ سلێمانی و دەریەکە بۆ ئێران و ئێۆلیۆ ڕۆبۆر یەکتر لە ئێرانە مێنێتەوە ئەچێ بۆ ئەوروپا نازان پاش 2 ساڵ ئەفواتێ دەرەچێ بۆ ئەوانەی کە ڕایان کردووە لە عێراق یەتەوە خۆی تەسلیمەکە زابتەکە بەڵێ کە خۆی تەسلیمەکە ناڵێن لە چۆ ڕۆشتی تو لە چۆ هاتووی تۆ چێ بردووتی ناوی شەوکەدا بە مادەی 169 حکومرا بوو تەجاوز حدود جێبەجێش کرا بەڵێ جێبەجێ کرا زۆر بەداخەوە تۆ لێ بووی کە کرایان یان دوای تو ناشەوکەت من لێ بووم ڕۆژێ پێش من پێشبەربوونی من بوو ڕۆژێک 2 ڕۆژ پێشبەربوونی من بوو من لێ بوو ئەو لەحزەی مەسەلەن ناوی چەند کەسێکیانە خوێندەوە بۆن و لە ژوورەکەی تۆ کەسێکی تیا بۆ دوانی تیا بۆ برادر من بە یەک شەو 8 کەسیان لە ژوورەکەی من بردەوە یەک وەجبە ڕۆژی 26 286 اینجا ئەو لەحزەیە چۆنە ئەو لەحزەیە وەصف ناکرێت مستحیلە وەصف بکرێت تا ئێستا 39 ساڵە ناتوانم تعبیری بکەم ناتوانم 2 دێڕی لەسەر بنووسم کە ئەو کەسە چییە بەس من یەک پرسیار ئەەکەم لەوێ لە خەڵک لە هەموو جۆگران من کە لێرە ئەڕۆم یا لەگەڵ 2 برادر ماجیاب مۆلی ئەڕۆم ماچیانەکەم یا تۆقیان لەگەڵەکەم یەکتی ئەبینینەوە قسەکەینەوە من ئەو پرسیارێکی زۆر گەورە بوو لە ژووری ئەداما زۆر قورسیش بوو ئەی من کەما ینی بۆ منە کە تۆ برادەکەت بە ڕێەکەی ئەڵێن چی بە نیازی چی بۆ منە لە چۆ ئەو بینمەوە یا تەلەفۆنەکەین یا قسەکەین بەس من بەمە بڵێم لە چۆ بە دیداری یەک شادەبین ئەو پرسیارێکە تا سەر من خۆشم ئەی چیتانەوت هەر باوەش بوو ئەڵڵا کەریم و ئەڵڵا کەریم و ترتیا بوو بە هوتافا دەڕۆشە دەرەوە هوتافێ کێشە من لەو 135 ڕۆژات تەمان باباسی ئازایەتێکی هەموو ئەو تێکۆشەرانە بکەم لە بەسڕەوە تا زاخۆ ئەو ڕۆژێک کە حکمی ئەدامرام سێشەمە بوو هەڤەی 1285 بوو بۆ نەکبەتی من بەیانی تەنفیسە بوو یەک کەسیش بوو یەک کەس بوو تەنفیزەکە کوڕێک بوو خەڵکی خانەقین بوو نایب زابت بوو کورد یان بەڵێ کورد بوو بە نامینەوە بوو لەسەر چی حکومرا بوو ڕۆمانەی لە مەرجەب دەرهێنا بوو فرۆشت بووی بە مخەڕبی بەحساب مخەڕبی فرۆشتوە دزی کردەوە بۆ مخەڕب من لەو 135 ڕۆژە تاکە کەس کە بینی بێتم بە قاچی خۆی نەڕۆشت بێ بۆ تەنفیس بە زۆر قوڕ بەسەرە بوو عمریە بوو عمری زۆر بوو یانی چۆن کە بە قاچی خۆی نەڕوا قاچی حەرزی نەگەڕایان کێشە ڕایەنەکەش ئەوە ژێکێکە لەو ناخۆشترین شتانی کەم تۆی ئەمە یەکەم ڕۆژتەشیتەوەی ئەم دیمەنەت بینی ئەو ناخۆشیە بۆ من ئەوە بوو چونکە من وامە زەینتر هەموو کەسێ وای لێت بەزی تر کە سیرمە کرد ڕۆژەکانی تروانە بوو خەڵف و تاڤی کێشاشی ئاریانەوەت من لە دەنگی ئەو هاوڕێنی خۆمانم جۆ لێ بووە ئەمریکا لە زیندانەکەی من هەتا ترسام لێ خۆ منیش بەرنەدەرەوە ئەدامم بکەن ناوەکانیان خوێنرایەوە زیندانەکان نەکردو هەش کەس بوون
کە لەو زینزانەی منابوون ئەوانێکی تەوزیع کرابوون. یانە بەردەمی دەرگاکە و ناوەکانە خوێندنەوە لە ساڵەکە ئێستا دەرەوە نازانن چێ لە چ ژوورێکە زینزانە. حاجی کابرایەک بوو حاجی تورکیان پێوت، کابرایەکی زلەی ناشینی یەشماخێکە کردە سەری، ئەیانوت خەڵکی شارە شیع عومەرە کولی کەسێک کە تەنفیز ئەکرا لە سەر و مەعاشەکەی خۆ مەسەن ئەمڕۆ 20 کەس نییە، ئەو کابرایە 10 دینار و 5 دیناریان بۆ حسابە کرد کولی نەفەرێکی کە ملیانەکا بەبەتەکا و مەقسەڵەکەیە دەکە ڕاکێشە. ئەم خۆی کرد بەڵێ خۆی کرد. هەمووی مەساتە هاتە ناو هۆڵەکەەوە ناوەکانی هۆڵەکەەوە وەرەقی طبیعی نەبوو مەورەقانی بەدەست ئێمە بەدەست ئۆمەتی مەحەمەوە وەرەقەکان گەورە بوو بە قەجەری دێگە بوو کولی کەسێک عەقلی خۆی هەبوو عەقلی خۆی ئیتر نەمەزانیەوە چێتیاتی ئەوە شۆڕ بوو ئەنی کە ئاوار نەیەگری خوێنەوە ئەوە ئەوە بەرزی کردایەتەوە چاتە سەر دووەم و سێم. ئێستا شتێ نەگەیشتم ئەو وەرەقانە بوو ئاوایە هەموو جارێک وا بوو. بەڵێ چی جار بوو جا چونکە من زینزانەکەم بەرامبەر دەرگاکە بوو کات نەژوورەوە یعنی پێشوی دەرگاکان بکەنەوە قسەشەکەی ناوەکانیان هەمووی خوێندەوە مەسەلا یان و دەشتی لە دەشتی ئەحمەد دەشتی ئەحمەد محەممەد تۆ ئەو بەڵێ لەو زینزانەی دەرگای زینزانەکەی کردەوە پشتە تێ کرد کە لە بچەکەی کرد دە پشتە ئاوا پشتە ئاوا کۆمایەوە هیچ مەجالێکیتان پێشەوەی لە ژوورەکە بتێنە دەرەوە کە لە بچەکەیانە کرد دەست لە دەرگای زینزانەکە ئەکەنەوە بە 4 کەس ئەو هێنە دەرەوە پشت ئەەکەیتە ئەوی کە لە بچەکەی پێ کە لە بچەکە کاتە دەست زۆر بەتونی بۆی کە هەر حرەکەی پێ ئەوەی تر تونگ بێ بکوژێ ئەزیێتە بە لەبەرەوە تۆش بەبێ دەنگە تەسلیمەوەیت ئیتر ئەیانبەر بۆ یادام ئیتر ئەگەرێکی چیکە ناوی خوێنێت مسم لە زینزانی 10 بووە 8 بووە لە 6 بووە کە لە بیدای بەردەمی زینزانەکە ئێمە چووکە بیدایە بوو لە یا ئەوەسان 10 کەسی بەدواوە بوو ئەو حەجی تورکیا 10 کەس زیاتی بەدوا بەس ئەمانەی کە ناوێنە خوێنەوە یەکەیەکیان هێنان دەرەوە کە لە بچیانەکردن و لای ژوورەکەیەوە ڕایانەگرتن یەک کە لە بچیانەکردن دوای ئەیان کرد بە دوو ئەیان بەستنەوە بەیەکەوە بۆی ڕانەکەن دوای هەمویان بە کە لە بچەکانەوە نەبەسراوەتەوە ڕانێکیش ئەیان بن بۆ دیوی ئەو دیلۆ دەرگای چەند دەرەوە بەس ئەم مقسەڵێ لە قاعەکەیەوە زۆر نزیک بوو ئەخر ئەو دیوارە نەبوو ئەو دەرگایی کە ئێمە پێیا چوینە ژوورۆ لە مەقسەڵەکەەوە بۆ زینزانەکانی ئێمە ئەو دەرگایە نەبوو قەپات بوو ئەو دەرگایە باسم کروتم یەکەم زینزانە بە تەنیشت دەستی ڕاستە کە داخلی ئەوێ بیت ئەو مەمەڕا بوو کێسەکرا بوو بە زینزانە ئەیان بردیتە دەرەوە ئەچیتە دەرەوە وا هەز دەکەم بینایەکی کە هەبوو بێ لەوێ چونکە دەنی ئەو مەقسەڵە و هاوارە لە زینزانەکان و ئێمە جۆمان لێ بۆ قرخ بەس دوور بوو چونکە ئەوە دیوار بوو کە دیوارەکە کرا دەرگای ئەو لەشدا خراوە زۆر بە ینی سەڵتەکە یەت بەس باین مەگەر زۆر خیاڵی بێتە هەمووشمان خیاڵمانەیە کاک بێدەنگە بوو هۆڵەکە بێدەنگە بوو ئیتر هەر یەکە و بە قورئان و بە فاتیحا و بمانەوە بەس گوێتان لە دەنگ و هاواری نەقرخە مەسەڵەن چونکە پێشەوە مەسەڵەن وازم مەلایەکێنن بەڵێ ئەخر پێش ئەو کە لەو ژوورەی لای من ئەڵم بردیان نەدەرەوە بە کە لە بچەکەەوە ئەم 12 کەسیان بردە ئەبەنە دەرەوە لەو ڕاڕۆ بچکۆلەوە کە کرابوو بە زینزانە ئیبەنە دەرەوە بۆ حەوشە لە دوای حەوشە دەرگایەکی کە هەبوو هاتۆنا ئەو ساڵۆنە دەرگایەکی کە هەبووە لەو ساڵۆنە ژوورێکە بوو ئەو ژوورە ئەو کەسەی کە تحقیقی لەگەڵ کردویت تحقیقی بەغای لەگەڵ کردو یا سلێمانی یەکێ لەوانە ئەک سلێمانی و بەغاو هەولێر بێنەوە بۆ بەڵێ من مقدم نسەیف بە چای خۆم بینیم کە لە تحقیقەکە کە بەریش بووم چوومە بەردەمی خۆی بۆ هاتن بۆی ئەوان ئەخر ئەقوالی ئوخرا لێوەرەگرن جا سیاسەتێکی بۆگەنی ئەم ڕژێما بوو خۆی ئینسان بە طەبیعەت ئینسان وایە پێ دەڵێ هیچ شتێکی تازە هەیە هیچ شتێکی تازە هەیە شتێک هەیە نەوت بێت کە ئیسیفادە بە ڕۆحی خۆ بکە ئەدام نەکریت تەنفیز نەکریت بۆ شتیوا هەبوو بەڵێ جارێک من بینیم دوو زەلامیان هێنایەوە بەس دوای ڕۆژە دوایەوە بردیانن بۆ چۆ نازانم جارێکی کەش لە بیدایە بووم لێ من نەمەزانی مەسەلەکە چیە ئەمە شارەزانە بوومی دوو ڕۆژ سێ ڕۆژ بوو دوان هەژنۆ کەسیان بر بۆ تەنفیس دانێکیان هێنایەوە ئەو ڕۆژە نەیان کرد
کابراایەک لە تەنیشتمانەوە لە تەنیشتمەوە بەس بە سەوت ئێمناسی ئەبوو زەیدیان پێوت مدیری هەیە کەرکک بوو لە هەفتانەوە لە ژووری ئەداما بوو من بینم زۆر خۆش بوو بە حکمی چی عەرەبیەکەم باش بوو دەرگاکانیشمان بە تەنیش دەرگاکان یەکتیەوە بوو ینی دەرگاکان بە تەنیش دەرگاکانەوە بوو بەس بە سەوت قسەتانە بەڵێ بەس بە سەوت وتم ئەبوو زەید ئەوە چی بوو وهێنانەوە وتی ئەوە خۆی فرۆشتووە تم خۆ فرۆشتن یانی چی لێرا خۆ فرۆشتن تی لەوانێ لە ئەقوالی خۆرا داوای کەمە ئەقوالی خۆرا چی ئێڵێ بۆی تەجیلیکەن نایلوانێ دوو کەسی کە بە نایشتیکی کە بە بەس لە پێناو ڕۆحی خۆیان کە نیکەن بە پەتەکە بەس ئەو کوڕ بۆ ڕۆژ دووەمە بردێن ئەو ڕۆژە نیان کرد تەنفیزەکە تەجیلیان کرد بۆ سبەینە بەیانەکە بە خصوصی دەی بەیانی بردێن تەنفیزیان کرد یعنی معلوماتەکەشیە تەنفیزیشان کرد هەژ بوو ئەیانوت هەژ بوو من فترەی من نەبوو ئەیانوت زۆر کەس گەڕاوەتەوە لێرە بۆ تحقیق کە ناڵێ بۆ ئەقوال ئوخرا ناوی خەڵکی کە تەبەنەوێ دیسان مەسەلەن بەعز بە دوای کەسێکی ڕئیسی ئاگرێ لە قەزەکانە لە هەموو قەزەکانە ئەڵێ ناوی فڵان کەسە یەکسەر نادێنێتەوە بۆ چۆ بۆ تحقیقی شوێنی تحقیقی کە لێکراوە شوێنی تحقیقەکە چی لێکە لە بیدایە و دەست پێکە کەسەکەش هێنن لەوانەیە کەسەکەش ئێعدام بکرێت حکوم بێرێ یعنی ئەگەڕێتەوە سەر ئەو بەس من شتێکی وام نەبینی لێ ئەنجا لەگەڵ ئەو کە ئەم بنە ئەو ژوورە ئەقوال ئوخرەکە لێ نزابتەکەی خۆتە نوێنەرێکی قەسری جمهوریە مەلایەکە تەلقینەدا ینی پاش مەلاکە ئیشی مەلاکە پێش تەنفیزەکە دەست پێەکە یان بەڵێ پێش تەنفیزەکە دەست پێکە جوان لێ بوو جۆتان لەو شتانە بوو بەڵێ جوان لێ بوو خەڵک چیانەوت ئەوانەی کە تەنفیزەکران هەبوو هاواریە کرد کاکە سەلام ئەمەگە ئەزیێتی دەن ئەوە ئەزیێتیان لەویان لە پەلوو بۆ خەنجەلام من ئەم سەفەرە زانیم ئەڵێن لە دوای ئەو دەرگای ئێمەوە بەچێ بڵ لیانیان تایان بەنە لای ژووری ئەقوال ئوخرەکان لێوەرەگرە یعنی لە پەلوو بۆیەخەن کەسەکە بۆی لەنگە فرتێنەکە ئەنجا کە یان بەرە مەقسەڵەکە یەکسەر لە دەرگاکەەوە بۆ سەرینەکەی تورەکەەکە بەسەرەوەی تورەکە هیچ لە نبینی تۆ تورەکە لە ژوورۆ ئەیان کردە سەریان لە دوای تحقیق کە ئەقوال ئوخراکە وەرەگیرە لە هۆڵەکە هۆڵی پێش ئیعدامەکە هۆڵەکەی کە نوێنەری ڕێاسی جمهوری لێ لەگەڵ محققەکە لەگەڵ مەلاکە لەگەڵ نوێنەری مدیری سجنەکە وەزارەتی عەدل تۆ دووسێ جاریش بردیتیانە ژووری جێبەجێکردنی مەقسەڵەکە ئیعدام مەقسەڵە دوو جار بوو دوو جار چوی یەکیشان ئەو ڕۆژە بوو کە ئەو هەش کەسە لە ژوورەکەی خۆما بران بەیانەکەی نانی بەیانیمان خوارد بێکەوە بە قسە و بە پێکەنین و نیۆڕۆ ناویان خوێنرایەوە لە 5:30 بۆ 6 ئەو محەممەد قەرچی هاتن لەگەڵ سەجانەکانە دەرگاکەیان کردەوە برێت من تاکیدم کاک سەلام ئەو دەرگایە لەویان نەبوو ئەو شوێنی کە کراوە بە زینزانەیەکی تر ئەو زینزانەیە ئەچوە دەرەوە خۆم چوومە دەرەوە بەس چاویانە بەستمەوە لەویا بە چاو بەسراوەی دەستیانە گرتم ئەیان بردم بۆ مەقسەڵەکە کە ئەچم دوو خەڵگەکردن بە پەتەکە دوو ینی یەک کەس بەجیا و یەک کەس بەجیا مەقسەڵەکان دوو مەقسەڵە بوو دوو مەقسەڵە بەڵێ دوو مەقسەڵە بوو ئەم حاجی تورکیا من لە چاوم کرابەوە کاک سەلام کە داخلی مەقسەڵەکان کردم چاوم کرابەوە من بۆ پاکردنەوە بردیانم تو ئەم حەبل و شتت بینی هەموویم بینی زیینم بینی کرا بە پەتەکە خنکە یعنی کە تۆیان برد هێشتا خەڵکیان تەنفیزە کرد تاکە تەنفیز کرابوو دوو مەقسەڵەیە 20 کەس براوە هەشتی لە ژوورەکەی منابوو کاکە دوو مەقسەڵەمان هەیە 20 کەس براوە وەختیەوێ وەختی ئێتا ئەم دوو ئەچنە سەرەوە چەند دوو چێتە سەرەوە ینی دە وەجبە ئیعدامەکرێ دە دوو کەسی کە چوومە ئەوە شتێکی کێ لە ژیان ماکە لە بیرم نەچێ ئەو دوو شتەیە لە بیرم ناچێت لە ژووری ئەدامە ئەو کە لە سەرانە تۆیان نەبردوو بۆ تەنفیز تۆیان نەمەزانی وتی ئەم محەممەد دەستی گرتە بووم تەمەەن 6 جەلادی بەدواوە بوو وتی لا تخاف تەنظیف بۆ خیانکردنەوەی بەڵێ کاک سەلام بڵێم چی نازانم خەڵکیان نەکرد لەسەرەوە
من تورەکەکانم لە سکەلەی خەڵگە کردەوە. ئەو شوێنەی کە من و تۆ چوین، ئەو شوێنەی کە من و تۆ چوین لەوێش پێم وتیتم من 2 جارێرم پێ پاکراوەتەوە، تەنفیزەکەم زۆر خۆشتر بوو کرایە. 2 جار من ئەو شوێنم پاک کردەوە. مەبەستت ژێرەوەی مەقسەلەکە خۆی مەقسەلەکە پلێتێکە لەسەری ڕاوەست. بەڵێ حەبلەکە ئەکەنە ملت و یەکێک هەیە دەستگایەکە لێ 2 دەسکی هەیە دایەگرێتە خوارەوە پلێتەکان ئەکرێنەوە ئەعدامەکرێن. ژێرەوەی بەڵێ بۆ ژێرەوەی من ژێرەوە یەک و ژێر زەمینێکە. تۆ شتە ژێر زەمینەکەەوە مەسەلەن ئەم کەسە کە مردووە ڕەنگە سوزانم هەموو شتێکم بینیتە، هەموو شتێک ژوورێک شمبینی بەلوعە و ئاوی ئەو ژوورە منهۆڵی زێرابی تیا بوو، زێرابی زمانی هەشتاکان. ئەو ئێستا ئەو ژوورە چاکرا بوو کە کارەبای تیانە بوو. ئەو ژوورە چاکرا بوو منهۆڵ بوو. ئاوی پاکردنەوەی ئەو شوێنەش کە پاک دەکردەوە سوۆندەیەک بوو لێەوە هاتە دەرەوە. ئەوە سوۆندەیەک بوو بۆی ئەم ژێرە هەموو جارێ خایان پاکیکەنەوە کە تورەکەکە لە سەریەکەیتەوە کەسەکە ئەنواع ئۆشقاڵش دەبینیت. خۆیان حەبلەکانەکەنەوە ویان نەکرد کە ناسێ بوو من لەوێ 2 ساعت بردیانم بۆ کە ناسی کەلەکە کاتەوەکەیتە سەر ئایکە ئەمە کاتەوەکەیتە سەر عەرز خێرا چونکە دوویکەن 20 کەسەکە بە 10 جارەکەن خێرا بێ لای بێ ڕای کێشی بۆ ئەم لاوە 3 کەسی کەشی لێ بوو لەوێ یەکیشان سجن بوو وەکو من حکومی ئەدامرا بوو دوانی کەشی لێ بوو هین بوون وابزانم ئەوانە سجنی مؤبەد دوشتی وابوون هەر ئەمن و مەمن بوون. ئێوە لە خوارەوە بوون لەسەرەوە کەسەکە ئەکەوتە خوارەوە پەتەکەیان لە ملێ کردو ئێوە ڕاتانە کێشایە ڕامانە کێشا و تورەکەکەمان لێ کردەوە و ئەمان بردەچوە سەر ساحەی ئینەکە ناو قاعەکە خەڵتانە گرتان بردە ناو قاع گەورەکە ئەرناو هۆڵەکە خۆی ریزمانەکردن دامان ریزکرا کە تورەکانی لێ کرایەوە. آخر بۆ بێم تەجروبەیە ببینی نازانم 2 جار بردیانم واللهی ئەعدام کرامەیە زۆر خۆشتر بوو ئەوەی بەیانی نانم لەگەڵا خوارد تورەکەم لە سەریە کردەوە. شەوێکی کە لە زینزانەی ئەعدام طبعا من دوای ئەوەی کە بەربووین کەس ناتوانێت 100 هاوڕێی خۆم بێ لە زینزانەکەی منە هەوڵی ڕاکردن بین یەک زینزانە ئەکرێتەوە. من ناتوانم بە هاوڕێیاسیم بڵێم لێەوە هاوڕێیاسین وەڵام شۆی من ڕاکەین چکو مستحیلە یەک زینزانە ئەکرێتەوە. دەرگاکانی چەند قوفڵی پێوە بۆ هەر دەرگایەک سەوانەیە من لە ئەمنی سلێمانی 3 قوفڵی پێوە و یەکێک لەسەر و یەکێک لە ناوەڕازێکێک لە خوارەوە هەموو کاک سەلام بەبێ ئیعدام چۆن بوو بێ بە حکمی ئەوە پێش ئەوەی بێنە ژوورۆ لە دوای خواردن تەوزیعکردنەکە کە چارێکی بێ بێگە هاتنێ چرکەیەک لە دەرگاکانەوە هاو وا هەز دەکەم کارەبایی بوو بێ ئەنجا بە چێلون بوو بێ ئەنجا بە قفڵ بوو بێ لە دەرگای ڕیسەکە کە ئەکرایەوە چرکەیەک لە هەموو ژوورەکانە هات بەڵێ چرکەیەکە هات. ئەم سەفەرەکە سەیرم کرد نازانم وەکو خۆی هەر جارێکە ئەم چرکەیە ئەهات هی هەموو زینزانەکان بەس سویچی ژماوە بیکەیتەوە بۆ چڕکێک بە گیانتایەت کە شتێک هەیە بە تایبەتی ئەگەر یەکشەم بێت کۆتایی ژیانتە ساغیت نوقسان نیت نەخۆش نیت کۆتایی ژیانتە کامل عەقڵە ئیژەکە بێ تەسەوری چی بکەیت. تو واز لە بیر و باوەڕ بێنە بەس لە خەڵک لە ڕووی جسمیەوە مەسەرەن ئینهیاریانە کرد یان چکە تۆ ئەمە قەیناکە بیر و باوەڕت بە شتێک یەکشت هەیە لە پێناوی قەزەیە گەشتیتە هەوێ و ساحێبی مەبادیئی بەڵام ئەمە لە حسەی مردنە یعنی کاکە سەلام یەکشت هەیە من لە شوێنێکی کە باسم کرد لە مقابلەیەکی کا بوو کەسێک نەقدی لێگرتم وتی تۆ وەکو چۆنەڵی غەڵەتە کردو بەرامبەر بەوانێکی ئەعدامەکرێن شتێکی بەمە بۆ واقعی بگرین بۆ ڕاستی ئینسان بە دڵ و دەماغی ژەکە دڵ و دەماغ لە عیلمە هەیە یانە من نازانم تو تەجروبەی خۆت باسە تەجروبە و پێڵم تۆ چۆن ئەڵی چۆن بۆ نەکبەتی تۆ بردیانی ئەو شوێنیان پێپا کردیتەوە شتێک هەیە تەجروبەی عەقڵ لەگەڵ دڵاجی هابێتەوە من ئیمانم بەوە هەیە لە ساسەوە نەقدێکیان لێگرتم لەسەر چی
من ئەگەر بڵێم کە دەرگاکان ئەکرایەوە ئەهلۆم ڕەحە و کەسێ و سەرم هەیە بە مێشق بیر و باوەڕم من بە دڵ بیر و باوەڕم ئیمانم بەوە هەیە فەخر و شانازی بۆ کەم کە شیوعی بوو بەڵام مێشق ئیعازەکانێ بە غەڵەت داهاتێ دڵ لەگەڵ مێشکا جیابێتەوە بۆ ئەبی بە دوو کەس دوو من بەسەرم هات کاکە بۆ نمونم باسی هیچ کەسێ ناکەم چل شەوم تەواو کردووە ئەوە بەلاوە مهمە من ئەزمموی تۆ بزانم من چل شەو بووە یەکشەمە بووە یا چوارشەمە بووە لە دوای چل شەوەکەوە ئیمانم هەبووە بیرم لەوە کردوتەوانێ لەسەر مەبدە ئێبووم و دەجارم وتووە بەس باوکم گەرنم ئازاکە و لە دڵی خۆتا کە منی تیا نەبووم سێرەکەم پانتۆڵەکەم تەڕ بووە ئەوە دەشتینە خۆی تەڕ کردبێ کەواتە ئیعازەکە لێرەوە بەغەڵە دێت آخر لحظەیە ئەو بن بۆ هیچ ئاگات لێ نیە لەو لەحظەیە نەخێر من کەسێک نەقدی لێ کردم وتم کاکە لە عیلمایە یانیە نازانم دڵ لەگەڵ مێشکا لەو مەرحەلەیە جیابێتەوە ئەو آخر مەرحەلەیە تعبیر ناکرێ ئەو مەرحەلەیە ئەکید ئەبێ وایە بێت چونکە ئێستا تو باسی شتێکەکەی کە تۆ بینیوتە ئێمە نەمان بینیوە ئێمە نازانین ینی مەرحەلەیە کە لە بینی ژیان و مردنە کە ئێمە نەمان بینیەوە لەبەرەوە هەر قسەیە بکەین هەر قازاوەتێ بکەین وەکو وەڵێن کاک سەلام کە قسەکە بۆ ئێوەکەم بۆ بینەرانیش لە ژوورەکە ئامێستا لەو زیندانەیە ئێستا قسە لەگەڵ من لەگەڵ تۆ کرد لەو شوێنە بووم کە پاکمە کردەوە ئێستا ئەگەر فاسێکی خۆم بکەم لەگەڵ 2 ساعت لەم و پێشە زۆرم فەرقە من ئەچمەوە شوێنە لەو شوێنە بوو بەڵام شتێکی شێ با ئێمە ئەومان لەبیر نەچێ کە ئەمها خەڵکی کە هەمووی لەوێ بوو هەمووی تێکۆشەر بوو هەمووی بۆ میلەت بوو بۆ عێراق بوو بۆ کورد بوو بۆ عەرەب بوو لە نیزامێکی فاشی نە ئەبووە پاداشەکەی بۆ شێوە وایە کە ئەو سجنانی کە ئێمە بینیمان لەم چەند فترەی پێشوە ئەبووە ئەو کرای بە مەتحەفێکی گەورە ڕسمێکی سەدامیان لەسەردانایە لە دەرگاکەیەدانایە بە مەتحەف دروست کرایە هەر وەکو خۆی هەر بەڕاستی خۆی چۆن بووە بەبێ دەستکاری دروستێکەمەوە چونکە وەکو تۆ باسێکی دەستکاریەکەی زۆر بەسیتە ئەو دەستکاری نەکراوە ئەتوانن وەکو خۆی لێ بکەنەوە هەموو کەس ئێستا تۆ بنەوە ئەڵێ ئەمە دەرگاکەی ئاوها بووە جاران ئاوها بووە خۆی لێ بکەنەوە ئاساییە من حکمیمانەوە زۆرەکەم تۆ هەر تەقدیرن بۆ ئەم خەڵکی کە آخر لەحزەی ژیانیان لێرا بووە قارەمان بوون شیعاریان و تۆ بەدەم ڕۆشنەوە بۆ پەتی سێدارە حکوومەتی عێراق بە عام هیچی لەگەڵ تاریخ و مێژۆکەی خۆیانە لەگەڵی ئەو خەڵکانیە زۆر لە کەناڵەکان بیستومانە لە عەرەبەکان کە هێنە سەر شاشەکە لە ئێمە مقاولی سیاسی بووین مقاولی سیاسی یانی چی مقاولی سیاسی نابێ مقاول یعنی ئێمە دز بووین نەک تعبیر بۆی مقاولەکە دز بووە ئەڵێ ئێمە دز بووین کۆمەڵە دزوین نادوێن سەرەکو ئەم ئێستا بەتەمایت بۆ تاریخی عێراق بێ ئەوە چاکاتەوە ئەمان خۆیان بەتەمایت بە هیوای ئەوە نین تاریخەکەیان بمێنێتەوە کاک دەشتیەوە هەر بەجلەکانی خۆتانەوە لێوێ بوون لە بەرگەکانی خۆتان لە ژووری ئادام ئەزانی چۆن بوو باسی ژوورێکەکەی ئەڵێ جلوشتی زۆر لێ بوو ئەو ئەزانی چی ئەوان کە تەنفیز دەکران بەڵێ بەس تورەکەکە گۆڕا ئیکەکرای سەرێ بۆ نمونە چاکەتە پێ هاوینە چاکەت لە ئەمنی عامەیە لە ئستخباراتی مەرکەزیەوە هێناوە سار بۆ لەسەر عەزیە نووسیت ئەڵێ وانە فرێ خۆ فرێیت ئەڵێ چی پێزیا فرێ لێە پێڵاویش نەبرای ژوورۆ بەبێ پێڵاو نعلی لێ بوو نعلەکەش هەر زیندانە و تاکەتاکێ جووتێ چوو بۆ ناو سڵاڵەکەەوە خۆ کەس نایەتە دەرەوە هەتا هات و چۆکەی ئێوە کە ئەم دەرگایە نەئەکرایەوە 15 کەس لە ژوورێکی بچووکە مەسەنەن ئەی تەوالێت حەمام هەبوو نەخێر یعنی مەسەنەن تۆ 4 مانگ و شتێک کە لەوێ بووی خۆت نەشوشت نەخێر هیچ یەک جار تەمەەن هەر ناوێ بڵێم ڕیشداشین هەبوویان هەبوو نەخێر ئەو تەوالێتانی کە لێ بێکۆبین و بینی و زیندانەکە 10 سانتیم بەرز بوو شوێنی تەوالێتە کە سیفۆن نەبوو کە تۆ دی و گۆڕاوە دوای بەعز ئەوە کراوە بە سیفۆن نەبوو زمانی من ئەم سیفۆنە نەبوو کە ئێستا لێی بوو قوتوی دۆشاوی تەماتە بوو لە ناو سەبێکا بوو سەبەکەی کە کۆنکرێتی عەرزەکە کرابوو 10 سانتیمەتر بەرز بوو ئەمە شوێنی پیسایی بوو بە چۆن ئەو کرد چۆن پیسایی دەکرد خۆ بەتاڵە کرد 15 کەس بەتانیەکدا بەسە شانی خۆتە چی دانیشتی لێ
ئەمەش ئیتر لە پشتەوە خەڵک دانیشتۆ قسەکەن پێکەنینە خۆ زینزانەی ئەدام کاکە سەلام ئەوە نەبوو خەڵک تیا بگری تا بەنی نقطەی خۆش و قسەی پێکەنین و خۆش ئەوە نەبوو ئەو ترسی کە لەسەر دەرەوە هەیە لەسەر ئەوشتا کە ئەڵێ خەڵک چۆنە ژیرە خەڵکە ژیرەیە زۆر بەخۆشی بۆ ئەژی گۆرانی هەبوو بەڵێ بەڵێ خەڵکە بوو گۆرانی بڵێ بانیەکەم جۆ لێ بوو شەید هەژاریای هەژار عەلی سەعید لە پێش ئەوی کە بچمە زینزانی ئەدام لە دوو شوێنێکە لە سژنا سڵفەیەکیمان کردەبوو بانیەکەم جۆ لێ بوو ئێستش لە جۆزکەمایە ئەمانگە دەنگی خۆش بوو من چۆن نمزانی هەژار لەوێ نەمزانی ئەبوو زێنەکە لی پرسیم وتی نوێژەکەیت ئەوی تەنیشتم هەر یەکەم ڕۆژ بۆ بەیانە وتم نەوەڵەکەی وەختی نوێژ و شتە تەواوی ئێمە نێبینەوە بانگەکەران یۆڕەکەی وتم ئەبوو زێن وتی ئاتمەوە چییە وتی هذا من سلێمانیە من ڕەبعکم تم من وتی ئیسمە ئەژاش وتی هەژارەکەی بۆ ناوتی هەژار منیش هاوارێکم بۆ هاوڕێیاسین کورتم هاوڕێیاسین تیاتمەرێ ئەو چێ بۆ ئەو بانگەیە هەژار کردی بە پێکەنین و سوحبەت وتی بۆ لە خانوەکەی ئەولامان کەم بەیەکەوە بینە تاکو ئێستا منە بیچون بەخوا هەژار جا ئەو پێش من حکومرا بوو وەم زەنی ئەدام کراوە ئەشم زانی کە حکومی ئەدام بوو بەس مایەوە من لێبووم کرام هەفتەیەک دە ڕۆژ لێبووم کرا بڵێ باسی کۆمەڵێ نەجمەوشتم کردوتم لەو ژوورا لەو شوێنە بینیومە تەمان بەعس ڕژێمی بەعس هەر ئەوە نەبوو لە شۆڕ جێربات و لەوە باکە وەتەنی و کە نیشتمان پەروەرە و یا دژی ئەو بێت ئەوەی کەلیمەیە قسەی بکردایە بە نەوعێک سەد ڕوتبەی ئەمید و عەقید و لیوا و ئەرکانی ئەوەیە هێنرا بۆ ئەوێ ئەکید وایە یەکێک لە قیادەکانی بەعس بخۆی باسێکە ئەڵێ ئەوەنەی کە بەعسی بەس بۆ نمونە باسیەوە کە ئەڵێ قەرارێک هەبوو هەر کەسێک کە لەسەر حیزبی داوە گیرا ئیعدام ئەڵێ بەڵام سەر ڕای هەموو ئەوانش ئەوەنەی کە بەعسی ئیعدام کراون و ئەوەنەی کە بەعس لە خۆی کوشتووە ئەوەنەی لە ئەحزابی تر نەکوشتووە خۆی من ئەو فترە زەمەنی کە من چونکە بەرامبەر ئەو بەس بەر زینزانەکە ئەو بەری خۆم مەبینی چیتی هەیە ئەشم زانی بۆ یاسینی برام و ڕەفیق هاوڕێمەوە ئەوی زینزانەکەی بەرامبەر یەبینی تر زینزانەکەی تەنیشتیمان نەبینی مستحیل بوو ئەو بەریشە نەبینی ئەو دەرگایە بوو پلێت و تەختەکە کابرایەکیان هێنا ڕۆژێک دەرگا کرایەوانێ تەنفیز نەبوو ڕۆژی محکەمەش نەبوو کاتێکمان زانی کۆمەڵێ زوبات خۆیان کرد بە ژوورە هاتنە ژوورەوە کابرایەکیان هێنا عەقید بوو ناوی عەقید عەبدولوهاب ئەحمەد نەجم الجەڕاح ڕێزەرەکانی فیرقەی 11 بوو لە بەسڕەوە هێناویان هەتا ئەو دەرگایە کرایەوانێک کە ئەڵێم داخلی ناو زینزانەکانە بیت تا ئەو دەرگایە کرایەوە ئەلەوێ ڕوت بۆ شتەکانیان بە شەقازە لێ کردەوە جانتا دوولۆماسیەکەشی پێوە لە قەسرەوە حکمی ئیعدامرا بۆ ئەوێ ڕۆژی شەشی کانون پێش شەشی کانون وتیان هینێکی نووسیوە لە سەرفانی لەکەوە ئەو بەرکە بەرامبەر زینزانەکەی من بوو من ئێسش یەکێ لە شتەکانی کەلامماوە هیژووری ئەدامی ئەو عەقید عەبدولوهاب ئەحمەد نەجم الجەڕاح هەیە کاک دەشتی هەنێک پاشماوەی خەڵک کە لەگەڵی بوون بۆ نمونە پارچە فانیلەیەک یان شەرواڵە فانیلێ خاولیە هەنێک لەو شتانی لەگەڵ خۆی هێناوەتە دەرەوە ئێستا شەر پاراستنی دوای 40 ساڵ ڕۆژی پێش شەشی کانون کەتەمانی دوو یەکەکە دووەکە شەشی کانون کە ئەیدی جەیشە بە 3-4 ڕۆژ وتیان شتی نووسیوە بە خوێنی خۆی لەسەر فانیلەکەی نابدەتی بۆ سەدام من نەمدی ئەو شتە وایان و سجنەکان وایانەوت بەڵام ئەم بینی چرپە عەقیدەکان هێنایە دەرەوە زەلامێکات لەو ساڵی زینزانە پیاسەی لەگەڵا کرد و قسەیانە کرد ڕۆژی شەشی کانون دەی بەیانی بە عەقیدی هات کۆمەڵێک زوبات لە قەسری جمهوریەوە هاتن هەر لە عینی ساڵۆنە عەقیدەکان بۆ کرد بە عەمید بۆیان کرد بە عەمید و بردیانە دەرەوە جانتا و دارەکەشیان نایەوە دەچی حیزەرانەکە ئەوە یەکێکە لەو تەجروبە ڕەنگە هەر بۆ بۆیە مردنی پیشان بن بۆی بزانێکە یان نازانم لەوانەیە ئەو کاغەزی نەنووسیا ئەو تەنازوو جا خۆچیشی کرد بوو کاکە لەسەر لە وەکو باسیە کرد ئەوی لە نادی بووم لەگەڵ دوو سێ برادەرما
قسەکرا لە تەلەڤیزیۆن شتێکی پیشانەوە منی شتەکەم بە پێکەنیەکە کرد هەر لەسەرەوە هەر ئەو ژۆرە دوو زاڵتی کەشی تیا بوو یەکی تیا بوو نەقی بەحمە طبعا نەقی بەحمە باوەڕەکەی وا مەزانی کێنان بۆ ژووری ئەدامە مەزانی من بەرەن قسەکەیم بیست بوو ئافرەتێکی کەرکووک بە ناوی شیرین مێردەکەی ئەگیرە وەکو ئەو هەموو کوردەی تر کە لە کەرکووک ئەگیرەوە ئەکەونە واستە بۆی و ئەکەونە واستە و واستەکاری بۆی ئەگەنە لای ئەم نەقی ئەحمە نەقی بەحمەیش بە ناپاچی و بە نامەردی دوو لە ڕوویەوە بینەران ئەوێ مێردەکەی لە ناو بەرێ بۆ ئافرەتە بێنێتەوە مێردە لە ناو برا ئافرەتە شووی پێکرد ئافرەتە تەمەن بە ئیجباری شووی پێکرد و بە خۆشی خۆینە ئەڵێ من بەو شەرتە شوو پێ یەکەم لێرە نەمێنین لە عێراق ئەویژەڵێ باشە ڕێگەی بدۆزەرەوانە لە ڕێی پێنجین ڕێگەی دۆزی بۆ بەحساب لە ڕێی پێنجین پێش ئەوی بیبا بۆ پێنجین ئەچێتە ئیستخبارات بە ئیستخبارات دەڵێ ئەڵێ ئەو مێردەکەم هانم بچین بۆ دەرەوەی عێراق ئەڵێ لە چۆڕۆن پێم لە پێنجین کات و ساعتەکەی پێ هێنایم بۆ جووریادام حەقی مێردەکەی بەڵێ حەقی مێردەکەی کرا بەڵێ کرا من لێ بووم کرا من مینی دائمی بووم میوانی دائمی بووم زۆرم بینی زۆر کابرایەکی کەی لێ بوو محافزی یا نەجەڤیا کەربەلا ئەبوو محەمەیان پێوت ئەویش هەر لەو زینزانەیە دوو کەچیکان لەگەڵا بوو سێ کەس بوون بەس من دوانیانم لەبیرە کوڕێک بوو سارم محەممەد بدەیوی خەڵکی ئەنبار بوو یەکی چیکەی لەگەڵا بوو جومعە خەمیس جومعە لەو زینزانەی بەرامبەر من هابوو بۆ یاڵم ئەویکانم بیر نایەکێ بە پاسێک ئسعافە بێ بە پازە بێ بەچێ بێ متەفەجرات لە سووریاوە حزبی باسی سووری ئێنێرە بۆ بەغابی تەقێننەوە ئەگیرن حکومەرێن بە یادام دوای ماوەیەک لە قەسرەوە یەن بۆ لایەن بڵێ ئێمە عەفوتانەکەین بە شەرتێکمانێ لەگەڵتانە ئەبێ بچنەوە بۆ سووریا متەفەجراتتانێنێ ئەبین ئەگەێنین ئەوێ خۆمان لێتانێ نێبی تەقێننەوە بۆ خۆی هەرسێکیان نادانەیەکیان بەرەن ئەجا سەیری سیاسەتی بەعس چۆنە سێ کەس بوون بێکەوە گیراونە ئەمەلیان کرد بۆی کەشە نەیە بەعس چەند بە وردی ئیشەکەی کردووە کوڕەکە بەرەن ڕۆژی چوارشەمە بوو یەک شەمە بوو دوانەکە بن بۆ یادام ئەم سارمە و ئەم خەمیس جومعە خەمیسە کە ئەویان نەبرد پێش ئەوەی کە ئەمان ڕۆژی تەنفیزەکە بڵین بیان بەنە دەرەوە ئەو کوڕیان بەررە دابەزی بۆ مۆبەت کەسی سێم بۆی کەسی سێم نەزانێ ئەم دوانەماون بۆی بڵێ تەنفیز کراون دوانەکان برد لە شوێنی شکۆ نادیانەوە بۆ سووریا تابزانم شتیشان کرد بوو فترێک دوایەوەی کە من بەربووم تەقینەوەیەکی گەورە لە دیمەشق کراوە ئیتر ئەوانین نازانم کاک دەشتی حتممە لەبێ بۆ خەڵکیشی باس بکەین کە جەنابەت چۆن لێ ئازاد بووی ئەوە لە حەڵقەی داهاتوو باسەکەین کاتێکی خۆش بوو هەموو لە دەستان خۆش دەستی تۆش خۆش بێ کاک دەشتی